ئەم پێشانگە 35 فۆتۆیە تقریبان بۆ 2-3 ساڵە زیاتر ستایلێکی جیاوازم گرتووە و ئەمەی ئەم ستایلە تۆزێ بەرچاو بێخم و زیاتر فۆکسم کردوتە سەر کوردستان و پێکەوە ژیانی ینی ئەو لایەنەی پێکەوە ژیانی کوردستان چکە زۆر خەڵک ئەم شتە نابینێ ینی زۆر بە سادەی وەرەگرێ بەڵام من لە ڕێی فۆتۆکانمەوە ئەمێ پایامێکی گشتی بۆ هەم بۆ کوردستان هەم بۆ وڵاتانی جیهان بگەێن. وێنەکان زۆر فەرقن کە تۆ لە موبێکا ببینی لەگەڵ ئەوەی کە ئێستا بە تابلۆ یانیش و هەر یادگاریەکی جوانیش ئەمێنێتەوە ئەگەر کە هات و کە تابلۆەکە بکڕی لەوانەیە هەتا ینی ئەو یادگاریات لەگەڵت بێتن و هیوادارم ئەم پێشنگانە زیاتر بکرێن و هانی گەنجان زیاتر بکرێت چونکە بەڕاستی لە توانای گەنجی کوردایە زۆر زیاتریش بکە. یەکێک لە ئەو کەسانێک کە لەسەر زادە دەکەون لە ئەمریکا هیچ شوێنێکیان نییە. بەس ساڵەیەکەم کەمان بینەوە ناکەین ئەومەلی هەمەزی ئەوکارێکن بێنە سەرەوەی خاڵی دووەم نیشانە کردەکانی گۆڕانکاریسیە زۆر لەوانەیە بێن بێنەوە لەگەڵ ناوەندی وەرزشە لەوانی مێریاسون هەستم بەکردنەوەی خۆڵێک لە ژێر ناونیشانی گەنجی پرۆژە ئامانجمان لێرەدا ئەوە بوو کە ئێمە بتوانین بە هاوکاری لەگەڵ ڕاهێنەر و مامۆستا بەتوانەکانی کوردستان بتوانن ڕێباسی نیشانی ئەو گەنجانە بدەن ئەوانە کە هەتا ئێستا بێبەهر بوونە لەو کار و پرۆژانەی کە لەسەر ئاستی وڵاتانی دنیا و لەسەر ئاستی شار و شارچگەکانی کوردستان ئەنجام بدرێت. تااقەتی نەبینیم چ بابێ چێشە بێ حکوومەتیە چێشە لە وەزارەتیە چێشە لە تەلەڤیزیۆنی زۆر سپاس بۆ ئەو مامۆستا کەسایەتی تشارە ڕێزا پسپۆر و بەشدار بوون لەوێ خولەوە بوونە هاندەرێک بۆ مە بوو و گەنجت قەزا مێرگەسۆر و زیاتر مەهان بدەن و بگەین بە ئاواتت خۆ و هیویدارم ئەف خولە پەرە پێ بدرێت زیاتر لە قەزا مێرگەسۆر و ئەز وەکی قوتابیەک وەل من کرد زیاتر ئەز هەوڵ دەم و تێت کۆشم و بگەمە ئاواتت خۆ زۆربوونی شکست پێویستی بە گۆڕانکارییە یەشتر لە نیشانەگیریەکان کە پێدا من بۆ گەشت لە کوردستانەوە هاتووم بۆ هۆڵەندا ئێستا هاتووم بۆ سەردانی شوێنێک کە زۆر سەرنجڕاکێشە سنووری نێوان هۆڵەندا و بەلجیکا و ئەڵمانیایە کە لێرە شتێکی سەرنجڕاکێش هەیە کە هیچ حدودی و کۆنتترۆلێک نییە لێرە لەسەر سنوورەکە و زیاتر شوێنەکە بۆ بە شوێنێکی گەشتیاری و خەڵکێت لێرە کافێ و ڕێستۆرانتە و دانیشن و ڕسمەگرن و هیچ کۆنتترۆلێک لێرە نییە زۆر شوێنێکی تایبەتی و زۆر خۆشە. Today I came to visit this special place, which is called Drielandpunt, like in English, 3 countries points, which connected the 3 countries, Germany and Belgium and Netherlands, without border. It's really special places for visit.